بامڕۆ دەستکەین بە گفتوگۆکانمان کامڕۆتمان 51 ساڵ تێپەڕە پێ بەسەر یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە لە شاخەوە چەندین لایەنی گرنگی هەبوو بۆم حیزبە. یەکێ لەو لایەنانەی کە زۆر گرنگ بوو لایەنی ڕاگەیاندن بوو کە دەنگی گەلی کوردستان بوو. هەتا ئێستاش لەوانەیە ئێمە تەمەنمان ئەو تەمەنە نەبوو بێ، بەڵام زۆربەی ئەو کەسانەی کە لەو کات و لەو ئانوساتەیە هەبووە کە سەردەمی شۆڕش بووە و کە سەرۆک مام جەلال و هەموو ئەو پێشمەرگە قارەمانانەی کە لە شاخ بوون و لێرەشەوە ڕۆحی تەواوی ئەو شەهیدانە شاد بێت کە گیانی خۆیان سپارد لە پێناو ئازادی و سربەستی خاچی کوردستانە. هەر لێەوە و لەسەر هێز و توانە و بازووی ئەوان کام حیزمە دابەزرا کۆمەڵی پەیامی زۆر پیرۆز هەبوو کە لە دەنگی گەلی کوردستانەوە ئاگوازرایەوە بۆ خەڵکی کوردستان و هەر ئەوەش بوو کەوای کرد لە دەواازی ڕاپەڕین و لە ڕانیەوە دەستی پێکرد کە برادەران ئاگادارکەنەوە لە جێی هەر کوردێکە ئەمە بەردەوام بۆ نەوەتەکانی تریش ئەمێنێتەوە. ئەمەش چێ بوو؟ ئەمەش داهێنەر و ئەندازیاری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە توانیان پلانێ بێکەواتە ئێمە گفتوگۆ بکەین ئەم تەوەرەمان گفتوگۆ بکەین لەسەر لایانی ڕاگەیاندن و لایانی پەرەپێدان و تواناسازی گەنجان و ئەو کەسانەشی کە لە بواری ڕاگەیاندن ئاویشان کرد و پێشمەرگەش بوون تا چەند کارەکانیان بەباشی بەجێهێناوە لەم حیزبە. بۆیە ئەمڕۆ میوانێکی زۆر ئازیزمانێش کاک عەباس عەبدوڵڕەزاقە کە بەڕێزان لێرە ئامادەیەگەت بفەرمێت. فەرموو کاک عەباس. بەخێر بێ. بەخێر بێ کاک عەباس. بەخێر بێ سەرچاوەکانم. فەرموو. ئەم یادە لە بەڕێزت پیرۆز بێت. زۆر بەخێر. بەخێر بێ کاک عەباس. سپاس بۆ ئامادەبوون. سەرەتا پیرۆزبایی ئەمڕۆ داکەین لە جەنابەت و لەسەر جەم کادر و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێزیشتان یەکێکن لە ئەو کەسانەی کە لەم حیزبە و لە دامەزراندنیەوە دەستێکی باشتان هەبووە و لێرەشەوە من حەزەکەم هەر بەو زمانەی کە هاوڕێکانت و پێشمەرگە و ئەوەی کە نزیک بووی لە سەرۆک مام جەلال و ڕۆحی شاد بێت هەرکە نەیوتووە قات ڕوتێتی عەباسی ڤیدۆ. بۆیە ئەمە ناوبانگێکی شانازیە بۆ جەنابەت. ئێمە شانازیت پێوەکەین چکە لە بەرەوەی هەر لە شاخەوە و لە تۆمارکردنی هەموو ئەو ئەرشیفانەی کە بەشێک بوون لە جوانی ئەم حیزبە و سیاسەتی ئەم حیزبە و خزمەتی ئەم حیزبە میلەتی کورد جەنابتان کردوتانە و لاتان هەڵتان گیرا و ئێستا توانین ئێمە بیکەنە ئەرشیفێکی کردن. زۆر بەخێر بێ. ئێمە سەرەتا پێمان خۆشە پەیامی خۆت چیە لەم پرۆژەیە و چی هەڵی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر سپاسانەکەم. سپاس بۆ پێشەکیە دیارە ئەوە بە ئێمە وەکو پێشمەرگە بەڕاستی کە کردومانە لە پێناوی وڵاتەکەمان و ملەتەکەمان بووە. لەم ڕۆژەیە تەمان ڕۆژێکە کە یەکێتی نیشتیمانی کوردستانی تیادا مەزراوە. ئێمە هەمومان لەو ڕۆژەوە تا ئێستا بە وردی لەناو گرفتەکانی بووین تا ئەمڕۆی کە دەسەڵات و وڵاتی خۆمان بە ئاوادانکردنەوە بینین و ئازادی بەدیەکەین و بۆ نەوەکانیشمان ڕۆژێکی ترمان بەجێشتووە کە بتوانن سەرفراز بن لە وڵاتەکەی خۆیان. زۆر سپاس بۆ ئێوە. سپاس بۆ بەڕێزت. سپاس بۆ ئەو هەموو هەوڵە بۆ ئەو هەموو خزمەتە بۆ ئەم ساڵانەی کە لە تەمەنی خۆت دادناوە بۆ خزمەت بە خاکی کوردستان لەم حیزبە زەحمەتکێش و دڵسۆزەدا. جا بەڕێزت ئەگەر پێمان بڵێیت کە بەڕێزت یەکێک لەو کەسانە بووی لە بواری ڕاگەاندنە ئیشت کردو ئەوە ئەزانین یەکێتی چەند ئەوسا لەو سەردەمەیە بە گرنگیەوە سەیری ڕاگەیاندنی کردو. جا ئەگە بەڕێزت پێمان بڵێ ئیشکردن لەو سەردەمە لە بواری ڕاگەیاندن چۆن و ئێستا زۆر ئەزانین ئیمکانیەتەکان ئاسانی کردووە تەکنیکەکان هەموو ئەمانە، بەڵام ئەوسا بەم شێوەیە نەبووە و ئەسڵەن دەرفەت نەبووە بۆ کەسانەکە لە بواری ڕاگەیاندنا بنلانێ هەندێک لەو بابەتانە ئەسڵەن فێری بن ناچارلانەی خۆڕسکانە زۆر بە زەحمەتتر لە ئێستا وەریان گرتووە. جا بەڕێزت پێمان بڵێ کە ئەزمموی ئیشی ئەوسا لە بواری ڕاگەیاندن چۆن؟ بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر دەستی کۆمەڵی ڕۆشنبیر و
ڕاگەیاندن کار و نووسەر و خاون بیرمەند و لەسەر و هەموویشیانەوە ڕەوانشاد مامجەلال بوو کاک نەوشیروان بوو مثلەن دکتۆر فواد بوو دکتۆر یعنی ئەو سەرکردایەتیە بوو کە هەمووی بەڕاستی خاوەنی بیرۆکەی تازە بوون لە شۆڕشێکی نوێدا شۆڕشێکی زیاتر گرنگی بە بواری ڕۆشنبیری و قەڵەمی یا بۆی کە بتوانێت بسەپێنێ بۆ ملەتانی تر کە گەلی کورد تەنها بە چەکە و نابێ بناسرێن ئەبێ قەڵەم هۆکارێکی تر بێ ئاوەدانکردنەوە هۆکاری تر بێ فکر هۆکاری دوای فەلسەفەی یەکێتی لەسەر ئەساسی ئەمە دامەزراوە بیرۆکەی یەکێتی لەسەر مەسەلەی هزری نوێی نەتەوایەتی دامەزرا کاتی خۆی بۆیە دەکرێت وا ئاماژەی پێبین ئەوەی کە زۆر گرنگ بوو لە لای یەکێتیەوە لە جمگە ئەساسیەکانی ڕاگەیاندنە لە ناو لەو شاخانە کە مەسەڵ کاتی خۆی سەرۆک مامجەلال و ئەو هەڤاڵانەی کە لێون هەموو 36 کەس بوون بەڵام بڵاوکراوەیان هەبوو بڵاویان نەکردەوە 36 کەس لە شاقی قەندیلا بوون بڵاوکراوەیان هەبوو یعنی ئەمە خۆی تەحەدایەکە بەرامبەر بە دەسەڵاتێک کە ئیمانی بەچەکە گروپێکیش ینی بەرهەڵستکارێکیش کە ئیمانی بە قەڵەمە و ئەویش نەتیجەکەی ئەوە بوو کە دواتر مامجەلال کە لە شاخەوە هات بوو بە سەرۆک کۆماری عێراق ئەمە خۆی ئەهەمیەتی گرنگی فکری دامەزراندنی یەکێتیە لە ئەساسا بۆیە دەکرێت ئاماژە بەوە بین کە یەکێتی لەو سەردەمە زۆر گرنگی بە ڕاگەیاندنیا بوو زۆر گرنگی بە ئەدەب هونەر بە هەموو بوارەکانی ئەویا بوو تەمان بێگومان هونەرەکانش هەرچنە قاڵبی ڕاگەیاندنە و لە خاڵێک لە خاڵەکانە بەڵام بەگشتی سێرەکەی لەو سەردەمە لە تایپێکی برازەری بچووکە و لە شکەوتەکانەوە بڵاوکراوە یاکون لە ژێر زەمینەکانی ناو شارەکانە بڵاوکراوە بڵاوەکرایەوە ئەگەیشتە دەستی خەڵک بەڵام یا بعضی هەندێکی بەدەستە نووسرا بەڵام بە ڕۆنێ ڕایکێشرا ئەگەیشتە دەست تا گەیشتە سەرەوەی کە لەو شاخانە توانیان چاپخانە دامەزرێنن یەکێک لە گۆڕانکاریە گرنگەکانی ناویەکێتی جگەل لە هێزی پێشمەرگە و چەک و جەربەزەیی هاوڕێکانمان وەکو پێشمەرگە و وەکو کەرتی عەسکەریەکان و کۆمەڵایەتیەکان و ئەوانی تر جگەل لەوانە ڕاگەیاندن بوو کە دەستگای چاپ و چاپەمەنی دامەزرا مەسەڵەن بۆ نمونە چاپخانەی ئیبراهیم عەزۆ یەکێک لە چاپخانە گرنگەکان بوو کە لە سەردەمی خۆیان چەندین بەرهەمی نەوازەی ئەدەبی و هونەری و ڕۆمان و شعر و جگەل لەوەیشە بڵاوکراوەکانی یەکێتی خۆی وەکو ڕێبازی نوێ و شەرارێشە بە هەفتانە ئاگەیشتە دەستی خەڵکی لەگەڵ ئەوەیشە دێیتەوە سەرەوەی کە سێرەکەی چاپخانەی عەبدولخالق معروف دامەزرێت دوایە بێتە چاپخانەی عەبدولخالق معروف کە ئەتوانێت گۆڤاری گزنگ و مەجموعەیەکی زۆر ڕۆمان و مثلا بۆ نمونە لەو کاتە کەلتور دەرچوو مثلا ئەو ڕۆمانانەی کە تەرجمە کرا لەلایەنی حەمە کەریم عارف و حەمە موکری و برادەرانی تروانە و گۆڤاری گزنگیشی بە مستەمری لە ماگانەیە دەرەچووانە ئەمە خۆی گۆڕانکاری لەگەڵ ئەوەی چاپخانەیەکی تر دروست بوو لە ناوچەی هەولێر بە ناو چاپخانەی شەهید ئیبراهیم عەزۆ چاپخانەی شەهید ئازاد عەبدولواحید کە ئەویش کاریگەری خۆی هەبوو ئەدەبیاتی منتقەکە و گۆڤاری منتقەکە و بڵاوکراوەکانی ڕاگەیاندنی چالاکیەکانی پێشمەرگە ئێگایەنە خەڵک لە ڕێی نووسینەوە ئەمانە لەلایەکەوە لەلایەکی تری شەوسێرەکەی ڕاگەیاندنی یەکێتی پێگەیەکی تری گرتە خۆی ئەوش ڕادیۆی دەنگی گەلی کوردستانە کە ئەهەمیەتێکی زۆر تاریخی هەیە بەڕاستی ئەبێ من خۆم هەر لەو مەجالە زۆر ینی ئیشەکەم وانە بەڵام ئەبێ دابنیشین بەوردی هەرچەند من ئەو کتێبەم دەرکردو کردومەتە 4 بەشەوە بەڵام هەر بەشێ لەو کتێبانە هەر بەشێ لەو ناو ئەو کتێبە ئەبێ بەجیا دراسەیەکی فەلسەفی ئایدۆلۆژی فکری بۆ بکرێ بۆی کە بزانین لە ڕادیۆ چوڕێ لەبەرەوەی من کاتی خۆی لەگەڵ بەڕەحمەت بێ ئازاد خانەقینیا زۆر هەوڵمانیا کۆمەڵێک جەدوەلمان دروست کرد جا ئەو جەدوەلانە بەشێکی لە ناو ئەو کتێبەی خۆم دامناوە بەڵام خۆی جەدوەلەکان زۆرە ئەو خشتانەی کە دامناوە دەردەکەوێت ساڵە
کتێبەکان مەسن حتا وتارەکانی ناو ڕادیۆش تیان تۆمار کراوەوانە ئەمە یەکێک لە وەکو ئەرشیف بەڵێ ئەرشیفێکی تەواو هەیە لەسەری بەڵام دراسەیەکی قولی فەلسەفی ڕخنەیی هێزری ئێوە بۆ ئەوشت باشە کاکە باس دواتر کۆمەڵی پرسیارمانەیە لەسرم کتێبەی جەنابەت بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لە دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە باوەڕی چۆن بەوە بووە کە چەکدار بن و لە شاخا بن و شۆڕش بکەن بۆ پێناو ئازادی میلەتەکەمان بەڵام هەر لەو ئانوساتەیە سەرۆک مامجلال ڕۆحی شاد بێ باوەڕی بە کۆمەڵی لایانی تر هەبووە باوەڕی بە توانای ژنان هەبووە بۆیە ئێمە نمونەیەکی جوانمانەیە یەخوا هەمیشە تەندروست بێت خاتو هێرۆ ئیبراهیم محمەدە کە یەکێکە لەو خانمانەی شان بەشانی سەرۆک مامجلال و هاوڕێکانی سەرۆک مامجلال کە توانێتی لە شاخ بێت و بتوانێت بەو کامێرەی دەستی و بەو ئەرشیفە جوانەی کە بۆ ئێمەی بەجێ هێشتووە و لەگەڵ ئەو خەباتە جوانەی کە هەی بووە و لەگەڵ ئەو پەیامە جوانانەی کە بۆ ئێمەش و بۆ هێزی ژن و بۆ تواناکانی ژن بەجێ هێشتووە و بۆ پاراستنی کەلتور و بۆ بێشتنەوەی جوانی نەریتی ئەم کوردەواریە کە ئێستا شەرجێ دەستی دیارە ئەوش بەشێک بۆ لە شۆڕشەکە لەگەڵمانە بووە من پێم خۆشە کە سەرۆک مامجلال لە شۆڕشا بووە جەنابەت لەوانەیە باشتر زانیاری هەبێ ئەو باوەڕی هەبووە کە ئەبێ ئەدەبیات زۆر گرنگی پێ بدرێ یعنی زۆر کەسە بۆ کتێبێکی لە شاخ دەرکردووە لەوانەیە ڕخنەی لە مامجلال گرتبێ باشە وەکو کتێبی ساگوار ئایتەنانەت پێشمەرگەکانە مە نمونەیەکی جوانە پێشمەرگەکانە میان تووڕەبوون لەوەی کە چۆن شتێکی وا بەرام مامجلال خۆی بە پێکەنینەوە توێتی ئەو شتێکی نووسیەوە ئێوەش بە نووسین جوابی بنەوە ئەمە باوەڕێکی یەکسانی و دادپەروەریە باوەڕی بە هونەر هەبووە دکتۆر ڕێبوارمان هەیە نمونەی ئەوەیە کە لە کەسێکی ئەکادمی و باشە کە لەو کاتی شۆڕشە مامجلال نردونی تێدەرەوە ڕۆشتونەتە وڵاتانی ئەوروپا و خوێندویان و هاتوونەتەوە و پێشمەرگەشت بوون خۆیان شەرکۆ بێکەسمان هەیە لە ڤیدۆکانە دیەتی کە لە شاخ شارە خوێنێتەوە و پەیامی هەیە بۆ پێشمەرگە و بۆ خەڵکی کوردستان یعنی ئەمانە هەمووی دەستە جەمعەیەک بوو کە ئەم حیزبە لە خۆی کۆ کردبووە کە ئێمە پەیامێکی ئاراستەمان هەیە بەم هەموو کۆکراوەیە لەگەڵ ئەم شۆڕشەیە تا چەند توانی ئەو پایە باشە دابکوتێ کە بۆ چەندین ساڵی تر و چەندین دەیتر بتوانین ئێمە لەسەرم ڕێبازە بەردەوام ئەزای سەرۆک مامجلال یعنی جیاواز لە خەڵکێکی تر خۆی یەکەم بیرمەندێکی گەورە بوو ڕادیکالێکی تەواو بوو لە هیچ بوارەکانە بەبێ معریفە قسەی نەئاکرد و نەئاوت مەسەڵ نان و ئازادی بۆ هونەرمەندان و ئەدیبان ئەو یەکێ لە هینەکانە تۆ باسی سەگوەڕەکەیەوە سەگوەڕ یەکێکیانە بەڵام کاتی خۆی کە کاک شێرکۆ سرودی مەشخەڵانی نووسی تەبەن ئەو بۆ ئەو شێعرانەی شێرکۆ کە لە شاخە تۆمبار کراوە هەموو بە کامێرەی من کراوە کاتی خۆی کاتی خۆی کە مەشخەڵانی نووسی مامجلال نازی بۆ تیپی مۆسیقای شەید کارزان کە تیپێکی ناو یەکێتی نیشتمانی کوردستانە بەڵام سەر بە یەکێتی هونەرمەندان کۆمیتەی شاخ بوو لەوێ برادرانی ئەوێ وتیان وەڵا کاکە لەبەرەوەی یانون کافی تایە یعنی کەلیمەی یەکێتی تایە ئێمە وەکو نەتەوە قسەی لەسەر نەکەین تاعینی لەحنی بۆ دانانێن ئیشی تیان ناکەین یعنی سێکە یعنی ئەو مفارقەیە مامجلال نەتووڕە بوو نە شتێکیوە بەعکسەوە یەکێک لەو کەسانی کە زۆر خۆشیەویست کاک دلێر بوو لە تیڤی مۆسیقای شەید کارزان کە دایمەنش وابزەم لە دیکومنتەکانی یەکێتی زۆر شت هەیە بینی مامجلال و کاک دلێر ئیبراهیم مامۆستا دلێر ئیبراهیم کە زۆر خۆشیەویست ئەو یەکێ لەوانە بوو کە ڕەفزی ئەوەی کردبوو ئەوی شە بکە بەڵام دواتر ئەوە نارا بۆ شار کە من ئاگاداری تەفاسیلی ناردنەکانم کە لێرە مەجالیەوە نییە باسی بکەم چون زۆر خەڵک ئاگاداری ئەوەم نردیان بۆ شار دوانە کە ئەمەی مامۆستا ئەنوار قەناغی لەحنی بۆ داناو تەزیلی کرد و نردەوە بووە افتتاحی یعنی یاکردنەوەی ڕادیۆی دەنگی گەلی کوردستان بە مەشغەڵانەی بە دەنگی مامۆستا ئەنوەر ئەو کاتە یعنی ئەمە مفارقەیە تەمان هەندێک کەس لە سەگوەڕە ڕاستە وا بوو حەمە موکری بەڕەحمەت بێ تەوان ئێمە زۆر نزیک بووین لە یەکەوانە ئەو سەگوەڕی نووسی بڵاوی کردەوە لەو چاپخانەی کە بڵاوی کردەوە چاپخانەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستانیە لە چاپخانەی شەید ئیبراهیم عەزۆ یا
عەبدولخالق معروف بڵاوی کردوێتەوە کە یەکێدینی خۆی چاپخانەکەی داناوە ئەو کتێبە بڵاو بۆتەوە دوایی لەناو پێشمەرگە کە بڵاو بۆەوە زۆر لەسەریان گوت و تر خۆت زانی بیرۆکەی زۆر جیاواز بوو کۆتایی ئەم بیرۆکانە مام جەلال بەوەی هێنایوتی کاکەجان حەمە مکری چەکی هەڵگرتووە لێتە جانینە کە چەکی هەڵ نەگرتووە ئەو بە قەڵەم نووسێتی بڕن بە قەڵەم هەرچێکی پێڵێن بیڵێن بەڵام ناتوانن بەرامبەری ئەوە بەکاربێنن کە ئەو نەیکردووە طبعا بۆ ئاگاداریتان حەمە مکری یەکێک بوو لەوانەی کە زۆر نزیک بوو لە مام جەلالیش یعنی زۆر جار بەیەکەوە من چەند جارێک ینی سێ قۆڵی لەگەڵ مام جەلالە دانیشتوین بە تایبەتی لەو کاتێک کە وەفدێکی یا شتێکە هات بانگیە کردووانە بۆیە مام جەلال بیرێکی نوێ بوو ینی ئەگەر بگەڕێنینەوە ئەگە بگەڕێنەوە من حەزەکەم ئاماژە بە شتێکم داوای لەبنەکەم ئەگە بگەڕێنەوە بۆ بیری مام جەلال ئەو بیرەیە کۆتایی بە شەڕی ناوخۆ بە اتفاقی استراتیژی هێنا بە تاق و تەناچوو بۆ سەلاحەدین ئەمە کەسێتر ناتوانێت بیکە یعنی من حەزەکەم بزانم مام جەلال جیاوازە لە هەموو ئەوانەی کە من لەگەڵیانە تەعامل کردووە بێگومان من لەگەڵ زۆربیانە لەگەڵ کاگنەوشوران لەگەڵ هەموو ئەو برادرانە لە نزیکە و تەعاملم هەبووانە بەڵام مام جەلال ینی شتێکی بەڕاستی نایەتەوە بۆ کورد جارێکی تر کەسێکی لەو کاتەیە باوەڕی بەوە هەبووە کە بتوانێت ڕای ئازاد هەبێت یعنی تۆڵی ئەم مکری کەسێکی نزیکی بووە لەسەری نووسیوە بڕۆی بە ئازاتیە بوو با بنووسێت یعنی سەلمێنەری ئەوانە من حەزەکەم چەند نمونەی کە دەستگای سەردەمی دامەزران خۆی وتارەکەی یاوتی ئەمە بۆ دامەزرێنین بۆ نووسەر و ڕۆشنبیران و ئەدیبان هاو لەناو پارچی ئازادیە کە پارچی ئازادی پیانەوە حامیە چەندین کەس و کارمان و خێزان و باوکی منداڵ و ئەمانەی تیا ئیدام کرا جەنابەت لەوانێ بابزانی ئەم پارکە نێژ ببێ بە شتێر کردی بە پارچێکی سەوزایی بۆ خەڵکو و بۆ ئەوەی کە لەناو پارکەکەشا سەکۆیشی ئازادی دروست کرد وتی وەرن ئالێرۆ لە مام جەلالەوە دەست پێ بکەن ڕەخنەی لە بگرن لە دوای ئەوە من پێم خۆشە جەنابەت مادام لە هەموو ئەم سەرکردانە نزیک بووی باسی ڕۆڵی هێرۆخانیشمان بۆ بکەین کە یەکێ بوو لەو خانمانەی ئێستاش جێ دەستی کە کەسێکی بیانی بێت بۆ شاری سلەیمانی ئێمەی بین بۆ ئەمنە سوورەکە ئێمەی بین بۆ پارچی دایک ئێمەی بین بۆ کۆمەڵێک ئەی بین بۆ منداڵپارێزی کوردستان ئەگە باسی منداڵکەین ئەی بین بۆ کۆمەڵێک شوێن کە هێرۆخان نەیهێش ئەم شوێنانە لەناو بچێت باشە ئەو کات و ساتانەی کە جەنابەت لەوە نزیک بووی چکە هێرۆخانیش بە کامێرەکەی کۆمەڵی ئەرشیفی زۆر باشی بۆ گرتوین ڕۆڵی هێرۆخان چۆن بوو پاڵپشتی هێرۆخان بۆ سەرۆک مام جەلال چۆن بوو پاڵپشتی هێرۆخان وەکو خانمێک هەم لە شاخ هەم لە دوای شاخ هەم لەگەڵ شۆڕشە هەم لەگەڵ هونەرە هەم لەگەڵ ڕاگەیاندنە کاریگەری چۆن بوو هەر ئەسڵان سەرکۆ بمبورە کاک عەباس سەکەی بەڕێزت ئەبڕم لە درێژەی پرسیارەکەی سەرکۆ ئەزانین کە یەکێک لە گرنگترین ئەرشیڤە وێنەیەکان هەر تایبەتە ئەوەی کە هێرۆخان ئەنجامی داوە دەستەکانی خۆش بێ بەڕێزت پێمان بڵێ ئەوەی کە ئەو تۆماری کرد بە کامێراکەی ئێستا چیمان پێڵێت لەسەر شاخ و لەسەر مێژووی شاخ بەس ڕۆڵەکانی پێشتریەوەی کە من کردم با ئەوانە باسی لەسەر ئەزانجی بنسبەی هێرۆخانەوە هێرۆخان وەکو ژنێکی سیاسی ڕۆشنبیر و خاون مەبدە لە شاخ لەگەڵمانە بووە جارێ بە ئەم وەکو مقدمەیەک باسەکەمەوە هێرۆخان طبعا خۆتان زانن کە من پێمەڵەن عەباسی ڤیدۆ چون بەشێک لە هەرە ینی ئەرشیفی یەکێتی بریتیە وێنەی لە بینی من و هێرۆخان و یەکێکی ترش هەیە پێشی هەردووکمان ئەوش دکتۆر خالدە بە کامێرەی سینەمایی کردوێتی کە هەردووکمان باسی یەکەین هەم من هەم هێرۆخان من کە چوومە دەرەوە هێرۆخان کامێرەی بەدەستەوە بوو مناقەشەم لەگەڵ ئەو کامێرەیە کە چون شارەزای کامێرە و شتیوا بوومەوانە لەسەر مەسەلەی عەدەسە و شتەکانی ئەو کاتەی وابزانم کامێرەکەی نیکۆن بوو فۆتۆیە گرتوانە ئێمە تازە چوینە دەرەوە سەردانی مام جەلالمانە کرد لە شارە کەشف بووین وەکو ڕێکخراو هێرۆخان ئەرشیفێکی کۆ کردوتەوە لەگەڵ ئەرشیفەکەی منجا کە زۆر ئێستا شانازخان پاراستویەتی لە ماڵی خۆی و ئەوەی خزمەتەی کە شانازخان بە ئەرشیفی من و هێرۆخانی کردووە خزمەتێکی زۆر گەورەیە بە ئاماژە بەوە بەم زۆر گرنگە چون لە هەموو سیستەمەکانە کە گۆڕانکاری بەسەر
سیستمی ڤیدیۆیی و دیجیتالی هاتووانە گۆڕیەتی بەو سیستەمە و ئەمەشە بەشێکە لەوەی کە هێشتێتی ئەو ئەرشیفەمانە بمێنێتەوە بە تایبەتی ئەوانەی من بۆ خۆم باسەکەم ئەرشیفەکانی ناو شۆڕش کە ئەوانەی هێرۆخان بریتین لە کۆمەڵێ مەسائلی زۆر گرنگ یەکەم نزیکبوونی لە قەراری سەرکردایەتی و لە مانجەلالە و لە وفود و ئەو حاڵەتانەی کە نزیکی سەرکردایەتی ڕۆیە لەگەڵ ئەوەی کە هەندێک جەولەیشی کردوانە ئەرشیفەکانی من بریتین لە کۆمەڵێ مەسائلی کۆمەڵایەتی ناو خەڵک هێزی پێشمەرگە بۆ شەڕ بۆ ئەو شتانە ئەگەر بە یەکەوە کۆی بکەیتە تەکمیلەی یەکتریاکەن هەم دوانە هێرۆخان دیدێکی زۆری نیە هەر چەند خۆزگای ئەوەی کە نووسیمە ئێستا بڵاو بوو بێتەوە چون بە عەرەبی دراسەیەکم لەسەر نووسیوە لەسەر هێرۆخان ئێستا حاضر لە ناردوومە بۆ دامەزراوەی سەرۆک مامجەلال کە بیبیننوانە تقریبا یەک وتارە 65 لە پڕێ هەموو بوارەکانی ژیانی هێرۆخانی تایە لە فۆتۆ تا ڤیدۆ تا تەسویرەکانی تر تا مقابلەکانی لە کەناڵەکانی عالەمی و ناوخۆیی وانە هەتا دێتەوە سەر ئەوەی کە لە مەسائلی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وەکو مناڵ پارێز بۆ نمونە تاوان هاتوەوە جگەل لەوە مناڵ پارێز هێرۆخان لە زۆر بوارەکانە دەستی هەبووە جگەل لەوەیشە باسی سەردەمی سیاسی هێرۆخان لە شاخەوە تاق و ئەندامی مەکتەبی سیاسی و سەرپەرشتیاری کۆمەڵێ مەسائلی ناو یەکێتی و ئاگداری هەموو ڕەوتەکانی گۆڕانکاری یەکێتی چل لە دەرەوەی وڵات چل لە شاخ چل لە ناو وڵات جا ئەمە خۆزگای ئەوە ئەگەر بڵاو بێتەوە یا بکرێتە بە کوردی خەڵک بیبینێتەوە زۆرم تۆ تقریبا بەس ئەو وتارە 60 لا پڕای دەرەچێ جگە لەوەیشە حوت وتاری تریشم لەسەر نووسیوە یەکێکیان باسەکەم بۆتان لەبەرەی زۆر گەنجە کاتی خۆی ئێمە تیپی شانۆی شۆڕشمان دامەزران بوو طبعا غەریب نییە لە ناو یەکێتیە تیپێکی شانۆ هەبێ بگەڕێ بە ناو دێولا دێکوانە بۆ وشیاری خەڵکی لادێ ئەوانە طبعا شێوەکار هەبووە تیپی مۆسیقای شەید کارزان هەبوو تیپی شانۆی شۆڕش هەبوو دواتر تیپی تریشی دامەزرا ینی ئەوە وای کردوانە یەکەمین ئیشمان لە شاخە بە ناوی فایلی 67 بوو دەرهێنەرەکەی من بووم و خۆشم تەمسیلمە کردیا لەگەڵ تیپەکەمان سەر بە دەستگای ڕاگەیاندن بۆ ئەو کاتە لە زەڵێ پێشکەشمان کرد ئەمە لێرە ئەیگەڕنەوە بۆ حاڵەتێکی تریش لەگەڵ جگەل لە هێرۆخان ئەو کاتە هەڤاڵ مامجەلال و طبعا ئێمە بە زمانی کۆن هەرڵێن هەڤاڵ مامجەلال سەرۆک مامجەلال ئێستا هینی ئێستای عەسری مەدەنیەتی ئێمە یەکە پێڵێین بەڵام هەڤاڵ مامجەلال ئەو هاوڕێیە کە لە شاخ و لە تنگانەیە پاڵپشتمان بوو گەورەمان بوو هەموو شتێکی ڕێپشان دەرمان بوو لەوێ هاتن شانۆگەریەکەی ئێمەیان بینی لەگەڵ هێرۆخان و کۆمەڵی خەڵک هەڤاڵ مامجەلال وتارێکی نووسیوە لە ڕێبازی نوێ لە ژمارەیەکە لەسەر تیپی شانۆی شۆڕش کە گۆڕانکاریەکی گەورەیە لە تێگەیاندنی خەڵک بە شێوەیەکی تەمسیلی تێگەی چۆنە ینی ئەوە نە باڵپشتمان بوویتە ینی کە وتارەکە خۆی بینوسێن نە بە خەڵک بڵێ وتارێکی لەسەر بنووسن اینجا جگەل لەوە با بگەڕینەوە بۆ حاڵەتێکی تر زۆر گرنگ جا ئەوەی هێرۆخان هەر ئەو تیپە تەوان ئینەکەمان گەڕۆک بووین تیپێکی گەڕۆک بووین شانۆی گەڕۆک ئێستا شانۆی شەقام دروست بۆ تەمەن ئێمە ئەبێ ببینە خاوەنی بیرۆکەی شانۆی شەقامیش لە بەرەوەی شانۆی شەقام ئێمەوە هاتوتەوە ئێستا خەڵک مەجبورن هۆڵەکان بەجێ بێڵن بێن لە ناو خەڵکە شانۆت پێشکەش بکات ئیجا ئێمە لە شوێنێ پێشکەشمان کرد ئەو کاتە هێرۆخان تازە ڤیدۆیەکی بۆ هاتووە ڤیدۆکە تەبان بە زەلامێک هەڵ ناگیرا قورس بوو زۆر قورس بوو لەگەڵ کامێرەیەکی لەگەڵا بوو هات تەسویری کردو کەسە لە کورسات هەیە ئەو وێنەگرتنە چەند جارێک خۆیان پیشانیان یاوە ئەو شانۆگەری ئێمە شانسی ئەوەی هەبوو هێرۆخان یەکەمین کەس بوو وێنەی گرتوبووانە هەرچەند من فۆتۆمان گرتووەوانە بەڵام لەوێش سێرکە ئێمە شانۆیەکمان پێشکەش کرد هێرۆخان ناحەقی نەبوو ئەو کاتە وتی بەڕاستی یانی ئێمە بچینەوە شار لە هۆڵێکا شانوێک ببینین سێرەکەین مۆسیقای بۆ هەڵەبژێرن لە سمفۆنیا و شتی وای بۆ دانێن نازەم چی یا شتێکی وا ئەوانە بەڵام ئەو شانوێی ئێمە مۆسیقاکەی
تألیفی خودی تیپی مۆسیقای شەهید کارزان بوو لەحنەکانی کاک ئاراز و کاک دلێر بوو گۆرانیەکی تیا بوو هێدی ئەو کاتە تازە کاک دلێر برایم هینی کرده بوو چی پێڵێن ئاوازی بۆ دانابوو بە دەنگی کاکشوان لەسەر شانوەکەی ئەمە پێشکەشەکرا کە کاتی ئاوارە بوونی خەڵکووانە تەمان ئەو شانوێشە تەناسمان کرده بوو ئەو کاتە لەگەڵ ڕووداوەکانی کوردستانە ئجا سێکەن ئەوە یەکێک لەو ئیشانەیە کە هێروخان چەنام بەڵام ئەوە لەبیتان نەچێت لەوانەیە تەلەڤیزۆنی گەلی کوردستان کە من خۆم لە دەستەی دامەزرێنەرمانم یەکێک لەوانەی کە زۆر پاڵپشتی کردین و توانیمان ببینە تەلەڤیزۆنی گەلی کوردستان هێروخان بوو یعنی ئێمە ئەو کاتە سەرەتاکانی پاڵپشتی مام جەلال کە توانیمان تەلەڤیزۆنەکە دامەزرێنین دوایی ئێمە ڕوبەڕوو کراینەوە لەگەڵ هێروخان هەموو شتەکانمان لەگەڵ هێروخانە باسە کرد بگاتە مام جەلال لەبەر مام جەلال سەرقاڵ بووانە اینجا ئەو کاتە تەلەڤیزۆنی گەلی کوردستان بووە بە تەلەڤیزۆنی گەلی کوردستان تەلەڤیزۆنێکی نوخبەوی بووی تۆ ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوی تەلەڤیزۆنی گەلی کوردستان نە ئێستا ئەوسا شتێکی تر بوو و هینی جەباوەری تر بوو زیاتر ئیجا جگەل لەوەیشە ئەرشیفی هێروخان ئەرشیفێکی نەتەوەیی دیکومنتاریەکی یعنی بڵێن هزریە یعنی ئەتوانی دراسەی سیاسی فکری لەسەر ئەو ئەرشیفەی هێروخان بکرێتوانە چون دەوێ مەسەڵەن لە کۆبوونەوەیە بووە لە شتا بووە باس کراوە ئەو باسانە هەموو ئەتوانێت بێتەوە ناو خودی باحسەکانمان ئەگە بتوانن دوا ڕۆژ دەستیان بگاتە ئەو شتانە زۆر گرنگە بێتوانە بە تایبەتی لە ڕێی وێنەوە چ فۆتۆەکانی چ ڤیدۆکان چه ئیشەکانی تری کە کردێتی من تەسەوڕەکەم لەو سەردەمێشە هەندی چیرۆک و هەندی وابزانام شاعریشی نووسی بوو یا جارێکیان شعرێکی فشانیان بەڵام نازانم وتی ئەوە تازە نووسیمە بەڵام نایخوێنمەوە بۆت تاوان خۆی زیاتر هێروخان تەبیعەتێکی هەبوو زۆر لە تەواضعی خۆیان هیچ شتێک نەیەوت ئەوەم کردووە نەزانم ئێوە لە نزیکە و نەتان بینیان نەتناسیبە بەڵام من لە نزیکەوە زانم ئەو تەواضعی دایمەن بەردەوام لەگەڵ یا بۆ هێروخانەوانە ئیتر ئەمە هێروخانە و ئەکرێ ئینشەڵا دوا ڕۆژ ئەو نووسینانەم بکەوێتە بەردەستی خەڵک بیخوێننەوە ئەوسا من دراسەیەکی فەلسەفی ڕخنەییم بۆ مێژووی هێروخان کردووە لە دڕێ ئەو وتارەی کە باسیەکەم و زۆری شانازی پێوەکەم کە بڵاو بێتەوە ئەی دەستە خۆش بێت جا با کۆتایی ئەم گفتگۆیەمان بە هەندێک یادگاری بێ لە زاری جەنابتەوە کە خۆت هەر بەشێک بووی لەو ڕۆژانە و دروستکردنی ئەو مێژووە پێمان بڵێت چۆن ئیشتانە کرد بۆ نمونە ئەڵێن چاپخانە شوێنێکی زۆر سادە بە کەمترین ئیمکانیەتەکان ئەڵێن فۆتۆتان گرتووە لانێ تاریخانەکان ئەو شوێنانێک کە فۆتۆکانتان تیا شۆردەوە بەس خۆتان بزان چۆن ئەم ئیشەتان کرد پێمان بڵێ یادگاریەکانتان چی بوو وڵای یادگاریەکان زۆرە یعنی دیارە لە بەرنمەیەکی تەلەڤیزۆنیا خۆتان من خۆم ڕاگەیان کارم ئەوەی کەچی ڕاگەیاندنی شما بۆ ئاگداریتان ناکرێ لە بەرنمەیەکی تەلەڤیزۆنە هەموو شتێ باسکە بەڵام ئەوەی کە ئەمەوێ باسی بکەمەوە ئێمە لە فۆتۆکانمان لە کاتی خۆیان لە سەردەمی شاخ بە تایبەتی لە کاتی مفاوازاتە سێ پێشانگای فۆتۆیی من ئەنجام داوە یەکێکیان لە سوورداش یەکێکیان لە کۆتەڵ یەکێکیان لە بالێسان ینی هەرچی ئەو ڕسمانەی کە لە لامانە بوو هەمومە چاپە کردو لێ پیشانگامان پێکردەوە دوای تریش کە ئاوارە بوون لە ئێران کۆمەڵە چالاکی گەورەمان کرد بەڕاستی وەکو هونەرمەندانی پێشمەرگە لە دەرەوە مەسەلەن بۆ نمونە لە شێوەکارەکان چەندین پێشانگایان کردوتەوە لە فۆتۆگراف من کردومەتەوە حتا لەوێ داهێنانێکی تازەشمان هێنایە ئارایەوە بە ناوی سینەمە سلایدێکمان کرد دوو کچمان هێنا باسی هەڵەبجەکەن لەو فیلمانەی کە کاتی خۆی من گرتو بووم لە یا فۆتۆکان کە بە سلاید گرتو بووم لە هەڵەبجە جگەل لە فیلمەکانم چون من خۆم لە ناو ڕووداوەکانی هەڵەبجەش بووم شاهدیش بووم لە محکەمەی تاوانەکانی ڕژێمی پێشوو جا لەوێ باسی ئەو دوو مناڵە باسی ژیانی خۆیانەکەن و لە بەسلایدە و پیشانیین ئێستا ئەمانە هەمووی لە بەردەستی خەڵکە و من چەندین شوێن بڵاوم کردێتەوە لەسەری میزیە یەکێ لەوانە لەو مناڵانەی کە ئەو کاتە ڕۆڵیانە بینی ئارای کاک عومەر فەتاحە کچی کاک عومەر فەتاح ئێستا دکتۆرەیە و لە سلێمانیە هەژانە کچی کاک سەلاح یەکێتر لەوانەیە
مثلا کانیە کچی کاک حەدادی عەبدوڕەحمان ئەمانە هەموویان ئێستا الان هەمووی گەورن تەمەنیەکیان هەیە و خۆیان دەبینن لەناو ئەو فیلمانە و جگە لەوەیشە با یەکشت ئەگەر کاتان ئەم پرسیارە بچووکە بکەم وەکو دوایین پرسیاری خۆم ئەوەی کاک عەباسی ڤیدۆ گرتی پێێتی لێگرتە ڤیدۆکانیە چ گرتەیە کە هەتا ئێستا لە بیرە نەچۆتەوە کە لای تۆ زۆر زۆر خۆشەویستە و زۆر لە زەهری تۆ ئەمەتەوە ئەزانی دوو حاڵەت هەیە یەکێکیان ئینسانی یەکیشیان کارەساتی هەڵەبجەیە ئینسانیەکە شەیدبوونی هەمزەیە کاتێک کە شەید بوو تاوان لە چالاکێکە من لەگەڵ یابووم های هێنامانە خوارە و لە شوێنێکە داماندا وتی وەسیەتێکم هەیە کاکی ڤیدۆ مامبرایم مامبرایم شەید بووە خۆی پێشمەرگە بوو بەڵام بەس من مامەتەوە لەگەڵ ڤیدۆکەیە لەگەڵ ئەو گرتەیەکە هەیە وتی یەک هین داوام لێتانە من پەشیمان نیم لەوەی کە لە ڕێگەی یەکێتی نیشتمانی کوردستانی شەهیدە بم خەریک و شەهید دەبێت طبعا ئاخر لە حەزاتی ژیانی بەڵام یەک شت هەیە طبعا شوێنەکە تاریک بوو من نەمەتوانێت تەسویر بکەم بەڵام ڤیدۆکەم هیچ پێکرد دەنگەکەیم وەرگرتووە ئیجا دوایی کە لە ڕووناکیە ڕسمەکەیم وەرگرتووە تا ئەو کاتەی شەهید دەبێ ئیجا لەوێ بەڵام یەک شت هەیە بیگەین بە کەسوکانە با کچەکەم بە ئارەزوی خۆی شوو بکە طبعا ئەمە تاریخێک بەسەریا تێپەڕی و ئازادی بوو ئێمە هاتینەوە ناو شار ئەو کچە خەبەری بۆ من نادوتی من ئەو لەسەر وەسیەتەکەی باوکم ئەوە تا بە ئارەزوی خۆم خەریکم شووەکەم وانە و من شاهدم بەسەر ئەو حاڵەتە ئەمە یەکێک لەو حاڵەتانە دوایش لەناو هەڵەبجە بەڕاستی کارەساتەکە ئەوەنە گەورە بوو تەنانەت لەو شاخانش کە ڕۆشتی حتا حیوانە کێوی و دار و درەختوانە هەمووی وشکی کردبوو کەوتبوون لەسەر جادەکە جگە لەوەی خەڵکەکانیش من تووشی حاڵەتێکی هستریایی بووم ناچار لە مانگێک لە کرماشان لە یینێکی مەسەحێکە دانرامەوانە تا چاک بوومەوە یعنی ئەوەنە قورس بوو ئەوەی هەڵەبجە ئەوەنە قورسە لەوە چێ بە ڤیدۆوانە کە سێری بکەی شتێکی تر بە بەڵام لەو حاڵەتەی کە ئیبینی مەسەلەن کچێکی گەورە مناڵی خۆبرایەکی کردوە سەر کۆڵی هەردووکیان بە یەکەوە کەوتون پیاوێک ئەوەی عومەر خاوەر یەکێک لە حاڵەتەکانە بەڵام هەزاران حاڵەت مەسەن تۆ سێرەکەی ئەو دیمەدانە بەڕاستی گۆڕانکاری شوێنەکانی مەسەن لە فۆتۆیەکی ئێرانیەکان لەگەڵ تەسویرێکی منە فەرقێکی جیاواز هەیە مەسەن سیارەیەکە مناڵێک ئەووا خۆی شۆر کردوێتەوە لە فۆتۆی ئێرانیەکان کە دیتە سەر ڤیدۆکەی من ئەو مناڵی تیانە ئەو مناڵە نەمردووە لە ترسا خۆی کردوێتە مردوو پێی وا بوو هینی عێراقی وانن یعنی سێکە حەدەسی زۆر هەڵەبجە قەت ینی هەموو کاتێک هەڵەبجە دێ من گۆڕە بە کۆمەڵەکانم لە بیرە کە کاتی خۆی وێنەم گرتووە کۆمەڵێش دیتر تەنانەت یەک مناڵ کرد لە بەرچاوم لا ناچێ لە دەرەوەی کۆمەڵە گۆڕە بە کۆمەڵەکە دانراوە بەس دەستی ئاماژەیەکی تیاەوە کە کامێرەکەم حرەکە کرد بە ئاستی دەستی بەرەو دەموچاوی ژنێک ڕوا کە تەواو ینی کیمیایەکە تاسیری تێکرد بوو و ئەو مناڵە قەت دەبەر چاوم لا نەچوە تا ئێستش دەخوات دەستە خۆش بێ ئەم میلەتە زۆر گیانی خۆی کردە فیدای بۆست بۆ پاراستنی خاک و کورد و زمانی خۆمان بە هیوای ئەوەی کە هەمیشە ئەو ڕابردوومان قەت بیر نەچێتەوە و ببێتە بەشێکی گرنگ کە هەمومان بتوانین لەسەری کوردبوونی خۆمان و بتوانین پێکەوەژیانی خۆمان و چۆن ئەو ڕێبازەشی کە سەرۆک مام جەلال و یەکێتی نیشتمانی کوردستان هەی بووە هەر لە سەرەتای شاخەوە هەتاوەکو ئێستاش ئێمە بتوانین لەسەری بەردەوام بین سپاس بۆ ئامادەبوونێ سپاس بۆ کۆمەڵە لەو زۆر سپاس دەستە خۆش بێت هەر تەمەندرێژ بمێنی ئینشەڵڵا